ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. خۆشم دەوێی وەکو ئەوەی سبەی ببرم، غەریبیت دەکەم وەکو ئەوەی هەتا هەتایە بژیم. لە نێوان من و ژیاندا تۆ هەیت، بۆیە ئێستا لەگەڵ دنیا لەو ژن و مێردە دەچین لەبەر خاتری منداڵەکەیان جیا نابنەوە. بۆ ئەوەی دووری لە یادەوەریمدا جێی بێتەوە، ناچار لە مێشکمدا هەرچی گۆرانیم دەزانی سڕینەوە. ئێستا لە سەیرانی هاوڕێکانمدا سەر دەلەقێنم، بەشدار ناوم لە گوتنەوەی گۆرانیەکان، تەنها لە کۆتاییەکاندا دەڵێم ئامان ئامان. وەکو هەنجیر هەندێک قسەی شیرینی تۆ مشک کردوتەوە، بۆ کاتانەی لێرە نیت. لەگەڵ ئەوەی باشیش نەژیام، تەمەنم بەخشێتۆ وەک ئەو دایکەی هێشتا تێر نەبووە و نیوەی چێشتەکەی خۆی دەخاتە قاتی منداڵەکەیەوە. عەزیزانم، خۆشەویستانم، بینەرانی دیمەن TV، بە خۆشحاڵیەوە جارێک تریش هاتینەوە خزمەتی ئەوەی بەڕێز لە بەرنامەی مۆمی بەرهەتاو. لە ئەڵقەی پێشووتردا باسی ئەومان کرد کەم 4 ئەڵقەی ئەم مانگا تایبەت دەوێ بە شاعران و نووسەران و بەهرەمەندانی کەرکووک. ئەمڕۆژ شاعیرێکی تر، کەسێکی ئازیز، خاوەن بەهرە کە کاکە متیع جەباریە میوانمانە. کاکە متیع بەخێراتی. زۆر سپاس. گەورەت کردین ئەمڕۆ. زۆر سپاس. دەی باشە بە سەرەتا بۆ من و بۆ بینەران و بۆ ئەوانەی تام لە شاعر دەکەن بۆم باسکە کورتەیەک لە ژیانت چۆن هاتیە ناو دنیا ئەدەب، لە کەیەوە شاعر دەنووسی؟ بەڵێ، من ناوم متیع شەمسەدینە، ناسراوم بە متیع جەباری لە گوندێکی سەر بە ناوچەی جەباری ساڵی 1975 هاتوومەتە دنیاوە. ئێمە ئایلەیەکی مەلازادەین. بڵێ. هەر کە خۆم ناسیەوە چەند دیوانێکی باوکم مەکتەبەیەکی بچووکیە بوو، دیوانی مەولەوی و قانع و بێکەس و ئەوانەیە خوێندەوە. من هیچم نەخوێندووە. شریتی شکوڕڵای بابانی هەبوو. بەڵێ. خستە سەر ئەو شعرە و ئەو شعرەیە بەو شێوەیە خۆم فێری خوێنەواری کرد. پێم وابێ لە خانەوادەی ئێمەشا بۆ ماوەییە، یعنی هەردوو باپیرەم شعری جوانیانە بۆ بەداخەوە نەنووسراوەتەوە. باوکیشم شعری ئەنووسی، دایکم موالیدی سیەکانە،
ئەلە ماوەیە کابرایەکی خزمانات بوو بۆ مامان ئەوتەبووی پیرێژم چۆنی ئەوش پێی ناخۆش دیارەیترەوە هەست بریندارکردنیەکە خۆی کەسمان حەز ناکەین پیربین پێی ناخۆش بوو ئەیتر تەڕدەستانە وتبووی بانگم لێمەکە پیرە تۆش وەکو من پیرەبی بەدەستی پیریەوە گەربمێنی گیرەبی شێوت هەروە جوان نابێ نەکەی ڕازی بی لە خۆ کاتێ تۆش وەک من پیر بووی لوتت ئەدا لە ئەژن ئەمن شعری پیرێژنێکی نەخوێنەوارە دایکی منە و موالیدی سیەکانە پێم وابێ بۆ ماوەیە بۆمان ماوەتەوە ئەو بەهرەیەمان تایە لە ژاندا ماوەکان بەڵێ خالی نەستێن زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم ئیتر کە ئاشنا شعریش بووم بە کۆششی خۆم مەکتەبە یەکم بۆ خۆم کردووە لە ماڵ دیوانی هەموو شاعیران و ئیتر بێ خوێندنەوە دەرنابم من دڵخۆشین بەهاتنت زۆر گەورەت کردی زۆر سپاس دەکەم دەی باشە بە جێمە لە شعرت بێ بە چاوان من لە ڕێبازی کلاسیک و ڕۆمانتیکە نووسم ئێتر ئەو دوو جۆرە شعرەیە حەزەکەم ئەمە شعرێکی ڕۆمانتیکە ئەم شعرە وەجە ئاراییە لە لای معلومە لە لای جەنابەت وەجە ئارایی لە ناو ئەدەبی کوردیە یان نییە یان زۆر کەمە بەرچاوم نەکەوتووە بەڵێ یەکەم پیت بەچی دەست پێ کرد بەوە کۆتایی پێدێنم قانە یەک دوو هەوڵی ئاوای هەیە عەقڵم ینی ئەوەی بیرم بێ شعری بێ نوقتەی هەیە بەس وەجە ئاراییم نەدیوە لە شعری وابزانم دانەیەشی هەیە وەڵاهی نازانم بەڵێ باشە سەمای سروشت کاتێک کابانی کانی و کەژ و کۆ خۆی خانە خوێ و خاوەن خوڵک و خۆ بێ بەهرەی بووکی بەهار ببینە شادی شاباشی شیوەن و شینە هەڵاڵە هۆبەی هەواری هەڵدا یاس و یاسەمین یادگاری هەڵدا ڕازاوە ڕەزای ڕەز و ڕازیانە نازناز و نێرگز نۆبەی نازیانە چریکەی چەنگی چۆڕەی چاوی چەم تەوێڵی تەلان تەرەی تارای تەم خۆشخەت و خاڵە خاتوونی خەلا خاس خاس خەمری وە خێڵی خەرتەلا شەشپەڕ و شەوبۆ شەیدای شلێرن کوزەڵە و کاردوو کوشتەی کنێرن گوڵ و جا گەرمی گۆرانی و گەمەن تەواو تۆراوە تاڵاوی تەمەن دڵ دەردەداری دیدەی دیمەنە چنوور چاوە چاو چرپەی چیمەنە گوارەی گەردانەی گردنی گردوون بزەی بێزایە و بەرامەی بەیبوون گەڵای گۆناگەشت گێوژی گەوە شەڵاڵی شەراب شەونمی شەوە چارۆگەی چەمە چڵی چاوبازە هەلەزەر هاوسێی هەرزنە و هازە بسکی بە ڕەزا بەبای بەیانی جادووی جەمالە و جیلوەی جوانی بۆرە و بەردەڵان بەندەن و بەیار برژاون بە بۆی بەرۆکی بنار کەند و کۆژ و کۆ کەڵۆز و کەنار درەخت و دەوەن دەربەن و دیار نسار و نەوی نەرمان و نواڵە گرۆی گەڵایە و جایە و گوڵاڵە قاقای قەڵبەزە و قاسپە و قریوە دوڕی داهاتی دڵی دزیوە بەهار بەروبۆی بڕسەی بڕشتە سروە سەرسامی سەمای سروشت زۆر سپاس دەستان خۆش ئەم کێشە چۆن زەبەت کردووە یعنی ئێستاما با من لە حەزێ بدەم ئەمە کێشی 5/5 زۆربەی فۆلکلۆری ئێمە زۆربەی شعری گۆرانی ئێمە زۆربەی ئەوانەی بە تایبەتی لە کێشی کوردی ئیشان کردو مەولەوی بۆ نمونە یان حتا ئەوانەی بێسارانی و ئەوانەی وەلی دێوانەی کە حاجتۆفیقی پیرێمێردیش تەرجەمەی سەر شێوەزاری سۆرانی دەکا زۆربەی بە کێشی 5/5 حتا فۆلکلۆری ئێمە کاکاروان کە نەخۆش کەوتم نەهاتی ینی 5/5 پێ ئەم کێشە چۆن زەبەت کردووە هەر بە سەمعی کاکەمەتیە یان حەزت لەو کێشە کوردیەیە وەڵاهی من خۆم کاتی خۆی گۆرانیمەوت
ڕاستەکە گۆرانی زۆر هاوکارە بۆ کێش و سەروە بەڵێ بێگومان یەک بڕگەزیات بێ قبولی ناکە ئاواز ڕاست جگەلەوەی لە هەموو کێشەکان شارەزایی مەیە بەهۆی خوێندنەوە ئەیتر خۆی معلومی جەنابتە کاتێک شعری ڕۆمانتیک ئەنووسی ئەم کێشە خۆماڵیە سەیرەکەی هەردوو گەشتەکەی گۆران هەر بە هەمان کێش نووسراوە گەشتی هەورامانیش گەشتی هەورمان و قەرداغش بەڵێ ڕاست گەشتی هەورامان گەشتی قەرداغ و هەموو ئەو شارانەی حاجتۆفیقی پیرەمێرد لە لوڕی و گۆرانی کردویتە سۆرانی زۆربەی بە کێشی مەترەوەلی لێوانە بەڵێ هەر من ڕەنجە ڕۆم هەر من ڕەنجە ڕۆم هەر من دووچاری ڕۆمانتی کە ئەگەڕێتەوە بۆ سروشت و باسی سروشت ئەەکەیت و ئەم کێشە زۆر خۆش لەگەڵیتی خۆی ڕاستی دەوێت کاکە متێ ئێمە یادەوەریمان لەگەڵ ئەم کێشە زیاترەوە لە چێشی پەنجە زۆر ڕاست چێشی پەنجە چێشی تورکیە یان چێشی زمانی تورکیە کاتی خۆی کە عەبدوڵڵا گۆران چێشی پەنجە دێنێ ینی چێشی پەنجە دێنێ مەسەلەن حاجی تۆفیقی پیرەمێرد گلەیلی دەکا لەوەی ئەم کێشەت بۆ هێناوە کەمە کێشیشی خۆماڵیمان هەیە بریتە لە 5 لە 7 لە 10 لە باڵێن چێشی 9 چێشی 11 هەشتیەکەی 4-8-12 ئەم کێشەی پەنجەی کە عەبدوڵڵا گۆران دەیهێنێت تۆزێک دەکەوێتە بەر ڕەخنە و تێبینی و سەرنج و وردبوونەوە ئێمە یادەوەریمان لەگەڵ ئەم کێشە لەبەرەوە یادەوەریمان هەمووی لەگەڵ فۆلکلۆر و گۆرانی باڵێن میلی ئێمە هەمووی ئەو کێشەیە دڵخۆشم بەو کێشە دەنووسی و دڵخۆشم ئاگاد لێ کەم کێشی زۆر خۆماڵیە ینی دەی باشە شعیترمان بۆ بخوێنەوە کاکەمەتی ئەم شعرە حەزەکەم شعرێکی کلاسیک بخوێنمەوە بەڵێ بەس بە تامی ئەم سەردەمە نوری ئەوین شاپەڕی شادیم پڕووکا خەم بە خەرمان مایەوە ڕازم کەس نازی نەدایەوە بە پەنهان مایەوە من تەمای ژین بووم پزیشکم پێم دەڵێ چارت نییە دەردی من کەی واگران بوو بە بێ دەرمان مایەوە ئای کە چەند ڕووقایی مەدڵ هەر لە لێدان ناکەوێ چ داماوە ڕاستە ماوە مان و نەمان مایەوە داخ لە ناخە داخی کردووم زایەڵەم بێناڵەیە دەردی دڵ کینی ئەوینە بۆیە بێژان مایەوە کێ وەکو پەروانە سووتا بە گەڕی نوری ئەوین ئەو دەسووتێ کەچی بولبول وەکو سوڵتان مایەوە شێخگەلێ سۆفی و موریدی خانەقای عەشقن بەڵام سەرمەشقی قوربانیدان بێ شێخی سەنعان مایەوە عەشقە کینە ڕادەماڵێ خۆشەویستیت فێرەکە شەرمنە شعرم لە ئاستی دەستەوەستان مایەوە دەست خۆش عشرەتی جەباری خەباجێڕیان ئیزگار زۆرە بەڵێ شاعریشان ئیزگار زۆرە بەڵێ یعنی عشرەتێکی دیارن لە بواری فەرهەنگی و لە بواری ئەدەبی و حتا لە بواری کوردایەتی و خەباتەوەوانەوە کەس لاری لێنێنی بەڵام من ئەوەی معجیبم پێی ئەم زمانە پاراوە کوردیە جوانەیە کە پێی دەنووسی یعنی من ئێستا دوو تێکست خوێندەوە یەک و شێ عەرەبیم تیا نەبێنی ڕاستەفانە من یعنی ئەو زمانە پاراوت لەو گەرمە سێرە لەکوێ هێناوە وەڵای ئەزانی چۆنە خۆی هەموو ئەو شانی من بیرمە یعنی 12 بۆ 13 ساڵان بووم کە ئیتر ئەنفال کرا هەموو ئەو شانەی دێ وشەی ڕەسەن بوون بەڕاستی هەموو ئەوانم بیرە لەگەڵ ئەم هەموو شانەی کە ئەی خوێندمەوە هەمووی ئەچێتە خەزینەکەەوە باڵێ ئەچێتە ئەمبارەکەەوە خەزیێنەکەەوە ئاوێتم کردوون ئیتر ئەمەی لێ دەرەچێت دەستەکان خۆشی من زۆر دڵخۆشم بۆ بارە جوانە لە حەسەیەکیش بدەم تێوینەیەک بدەم زۆر زاران شاعیر هەیە ئەدیب هەیە پێی وایە ئەدەب یەک جۆرە یعنی دەبێ بەس نەوعەکەی ئەو بنووسی یعنی ئەگەر ئەدەبی ئازاد بنووسێ پێی وایە ئەوەی ئەدەبی کلاسیک دەنووسێ نابێ ئەدەبی هاوچەرخ بێ کەمە تێگەیشتنی زۆر هەڵەیە یعنی یادەوەری ئێمە ئەوەندەی لەگەڵ وەفاییە
بەڕاستی یادەوەری ئێمە لەگەڵ نالی و وەفایی و هێمن و ئەسیری و ئەوانە زیاترە لە یادەوەریمە لەگەڵ شعری تازە وانە لەبەرەوەی ئێستا ئەمە دەکرێتە گۆرانی دەکرێتە نوزانەوە دەکرێتە با بڵێن لاوانەوە ینی لەبەرەوەی قافیەدار و ئەوانەیە باسی قافیە بۆ بکە سەروا ینی چێش و سەروا ئەوە کێشەکەی زانیمان تیدا شارەزای سەروا مشکلت بۆ دروستەکە قافیە مشکلت بۆ دروستەکە ئەزانی چۆنە ینی قافیەی مایەوە بەڵێ کێشەی مایەوەکە نیە کێشەی پشتەوە مایەوەکەیە ئەمە پێ ئەوترێ پاش سەرۆ پاش سەرۆ بەڵێ شارەزایی تەواوی ئەوێ بەڕاستی ئەبێت چی وشەیە هەڵ ئەبژێری بۆ پاش سەرەوە کەم وشە هەیە شتی تر لەگەڵیا بگونجێت کەم وشە هەیە ینی من ئاچم ئەو شتامە کێشەش کوردی بوو ئەوەی خوێنتەوە حەوت بە حەوت بوو 15 بوو 8 لەسەر حەوت لەسەر 8 لەسەر تەواو چووکە شێشی کوردی مامۆستا تاکە بەڵێ 11 15 بەڕگەی شێعری کوردی لە 19.9 8 لەسەر حەوتە یەک شێعری هەیە هی سەید کامیلی ئیمامی مامۆستا محەممەد ئیمام لێ خوێنێ من دەڵێن شاری دڵم من دەڵێم شاری ئەو نەجاحەتیەنە ئەوش ڕەنگە شعرەکە خۆی زۆر جوانە بەڵام مام لێش کوردێتی بە وەرانی ئەوە بەڵێ زۆر لە 1970 8 لەسەر حەوت باسی ئەدیبانی جەباریت بۆ نەکردم شەرانی جەباری مێژووی جەباری بەڵێ ئێمە یەکەم شاعیرمان ئەوەی کە دیوانی چاپ کردبێ سەید فەتاحی جەباریە یان مەلا فەتاحی جەباریە ئەو دەم ئەو ساڵی 1806 هاتۆتە دنیاوە ساڵی 1876 کۆچی دوایی کردووە هەر خەڵکی دەیەکەی ئێمە بووە بە سەردەمی نالیژیاوە بڵێ هەر خەڵکی دەیەکەی ئێمە بووە بە شێوەزاری هەورامی نووسیوێتی هەموو دیوانەکەی بەڵام شعری زۆر جوان و ناسکیە بووە ینی تر هەموو مێژووی ئەدەبی کوردی و مێژوویێژی کوردی ئەو باسی یەکە کە حەزرەتی مەولەوی هاتووە بۆ لای سەید فەتاحی جەباری هاتۆتە دیەکەی ئێمە مەغریب بووە ئەڵێ من بۆ لای سەید فەتاح هاتووم ئەڵێن سەید فەتاح لە بەهارە هەوارە لە دیەکی تر لە خواری ئێمەونە پێوترێت تایەربەرز کە چووەتە ئەوێ سەید فەتاح کەڵپۆستێکی لەبەر بووە مەولەوی تاقیە کاتەوە بۆ بزان بە شعرێکی ئەگەر هەڵە نەبم بێسارانیە شەوەن خەڵەوەتەن ماڵ بێ غیارن عالم گنوستن دووس خەوەردارن دووس مەبەستی لەخوای باڵا دەستە سەید فەتاح لەسەر بەرماڵەکەی نوێژەکەەوە ئەو کەڵپۆستێڵێ ئیرادەم ئیدەن وەی کەڵپوسەوە شەوناڵین خۆشن وەلای دووسەوە ئەڵێ ئەم ڕێگەیم کە بڕیوە دیارە بەزایە نەچوو زۆر ئەزیزانم ناوبڕێک و دێنەوە لای ئازیزمان شاعیر و نووسەر کاکە موتیە جەباری بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم ئەمڕۆ گوتت پیر بووم ئەم شەو هەموو درەختەکانی ئەم شارە خەون بەوە دەبینن ببنە گۆچان خەریکی جەردم وردە وردە مۆکانم سپی دەبن باڵا و کێشم لەدەست دەدەم یادەوەری هەر کاتێک بێوێ دەمباتەوە سەر شکستێک جۆرەکانی خواردنەوەی مەراق زیاد دەبن و ژمارەی خواردنە ڕێگە پێکراوەکان کەمتر ئاراستەی گلەیم لە نیشتیمانەوە گۆڕیوە بۆ خیانەتی پەکریاس و ئەژنۆیەکەم سزلی جەردی تەمەنم هەر لە کەمی دەدا تەنها خۆشەویستیم بۆ تۆ زیاد و زیاد و زیاتر دەبێت
بە ناردنەوەی ئەو گۆرانیە یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و هەر بەو چیلکانەی کۆی کردبووە بۆ هێلانە بیبژێن کە ڕۆیشت هەموو ڕەنگەکانی لەگەڵ خۆی برد تەنها سپی بۆ پرچ و ڕەشی بۆ ژێر چاوم بەجێ هێشت زانم دووبارە هاتنەوە لای بەڕێستان بۆ خزمەتی بەڕێستان لەگەڵ شاعیر و نووسەر ئازیزمان کاکە موتیە جەباری. کاکە موتیە باشەوە تو لە پێنجێنیان لە چوار تا باینەوە هەموو دەشتە شەی جوانترت دەنووسیە تو لە گەرمە سێری و شارە ناسکانە سپاس. وەڵی تر ئەوش من پێم وا بێ شعر بەهرەیە بەڵێ ئەم بەهرەیە تۆش لەگەڵ ژیاوی لە بناڵیەوە بەڵێ لە بناڵیەوە بەڵێ بەهرەی وتمان بۆ ماوەیە بەڵام ئەم بەهرەی خۆراکیەوە بێگومان خۆراکی بەهرەش خوێندنەوەیە پەرەپێدانی دەوێ پەرەپێدانێتی ئیتر ئەوش بۆ تۆ هۆکاری ئەو سپاس دەکەم دەی شەریترمان بۆ بخێن بە چاوان من لەزر لە شارەکان دەبین زۆر سپاس شعرێکمەیە زۆر سپاس دەکەم بۆ کەرکووکم نووسیوە ناوی چەند کەسایەتێکی هونەرمەند و شاعیر و نووسەر و ئەوانەی کەرکووکم تێکردووە یەک لەوانە هونەرمەند ئەحمەد داودە کەس باسی ناکە بەداخەوە دەستت خۆش بێ ئەوە گەورەی خۆتانە ئەوە هیم بوو فایق داودە بوو ئەحمەد داودە ئەوەی کە حەسەن زیرەک چووەتە کەرکووک دوو شریتی بە شەوێک دەرکردووە هەردوو شریتەکە ئەحمەد داودە نەیەکەی بۆ لێدا حەیران بێژی بەتوانە حەسەن سیساوی شریتێکی لەگەڵ ئەوادەکە بەو شریتە ناوی دەکرد ئەمە لە خزمەتانە خوێنەوە ئینشاڵڵا. کەرکووک تۆ ئاڵای ئەو گەلەی هەموو دەم دەشەکێتەوە سرودێکی نیشتیمانیت گەورە و بچووک ئەیڵێتەوە تۆ شنەی شعری شێخ ڕەزا و مەلای جەباری و ڕەنجوریت ئیلهامی لوتفی و سابری و تایر فوئاد و ئەسیریت سەدای سۆزی سڵاح داودە و قەتاری عەلی مەردانی ئەی چریکەی حوسێن عەلی و زێدی سابیر کوردستانی پێنووسی جەبار جەباری و ئیلهامی دەقێکی سادەی نەوای ناڵەی باڵەبانی دەست و پەنجەی ئەحمەد داودەی پەرتووکێکی لە مێژینەی مەلا جەمیل نووسەرێتی مێژووی گەلێکی چەوساوەی جەمال ڕەشید ڕابەرێتی مەشخەڵی نووری ئازادی شۆڕشی ئیبراهیم خانی ئاوێنەی وێنەی بێوێنەی دەستی بەدیع باباجانی زایڵێ و زیکر و ئەوینی سەید ئەحمەدی خانەقای زایڵەی زیکر و ئەوینی سەید ئەحمەدی خانەقای عەرشی علمی ڕەفیق حیلمی و شاکاری شکور مستەفای کەژاوەی بووکی ئازادی لەیلا قاسمی پێشەنگی دایکی مارشی ئێڕەقیب و چراخانی شەوەزەنگی دەستان خۆشبی دەست خۆش کاگەرکان دەست خۆش کاکە بوتێ ئێستای کەرکووشەکان چۆن دەیبینن کاکە بوتێ وەڵا ئەبێ چۆن بیبینین لە ڕووی سەقافی لە ڕووی فەرهەنگی ئەو لە ڕووی سیاسەکە کورتەمووی دیزانێ بڵێ وەڵاهی سەقافیەکەیش بەداخەوە دەستی حزب گەیشتۆتە بیناقاقای هەموو کایەکان یەک لەوانە هونەر و ئەدەب و بەداخەوە ینی ئەگەر فستیڤالێکە کرێت
هەر خۆیان ئەو کەسانیان کە خۆیان ئەیانەوێ داوەتەکرێ ئەوشی شاعری تەواوە پەراوێ زەخرێ ئەبێ ئەزانی چۆنە ئەبێ قەڵەمەکەت بفرۆشی ئەگە قەڵەمەکەت بفرۆشی دەم و چاوێکی دیارەبی کەسێکی ناسراو ئەبی ئەگەریش بتەوێ خیانەت لە ئەدەب نەکەی و بۆ وێژەی کوردی بنووسی پەراوێ زەخرێ بەداخۆ خۆشدا ئەوە نەبووە من ئەو شارەت کۆمەڵێک کەسایەتی ێزگار جوانی بیهێناینەوە ینی یەک لەوان بەدیع بابەتزان کە من یەک جارم دیوە لە ماڵی بەڕەحمەت بێ دکتۆر معروف خەزەدارە سەرەتای هەشتاکان و کات من مناڵ بوو میوانیان بوو یەک لەوان وابزانم نوێگەری قسە هەیە ئەوەی مامۆستا لەتیف هەڵمەت و لەتیف حامد و فراش شاکری ئەوانە کە نوێگەری هەر لە کەرکووک کرابێ ینی ئەلەو منتیقەیە پێمان ناخۆشە کە ئێستا کەرکووک ئەدیبەکانی بەهرەمەندانی ینی هەست بکەن پەراوێز خراون کەمە هەستیش ناخۆشەیەنی بەڵێ ئەزانی چۆنە مامۆستایانی جاری وایە لە کەناڵەکانیش بەداخەوە هەندێک ئەبینین هەر ئەو دەموچاوانن کە بانگێ شەکرێن بۆ کەناڵەکانیش ئەوەشی کە چاپێکەوتنی لەگەڵەکە یعنی من یەک لەوانم بینی سەرەتاوتی شێرەکانی تۆ لە چی ڕێبازێک ئەنووسی ئەوتی ڕۆمانتیکە نووسم ئەیوتی شێرەکانت کراون بە گۆرانی ئەوتی نا خۆتەزانی شعری ڕۆمانتیک بۆ گۆرانی ناوێت کە 180 بوونەوەتی گۆرانی کوردی شعری ڕۆمانتیکە یعنی پێشکەشکارەکەش سەقافەتی ئەوەی نەبوو بڵێ چۆن شعری ڕۆمانتیک بۆ گۆرانی نابێت وتی ڕاستەکە باشە بابێنێ سەر شعری ڕۆمانتیک شعری ڕۆمانتیک لاماوە بەڵێ دەت بۆ مام خوێن بەچاوە خزمەتە لادێ ئازیز لەبیرتە ماڵتان لە دەشت بوو تۆکۆ حۆری و لادێش بەهەشت بوو کاتێک ئێواران ئەچوویتە سەربان هەروە عاشق بوو ئەبوون بە قوربان سەربانی گڵت ئاوپەرژێن ئەکرد کۆرپەی ئەوینت باوەشێن ئەکرد کە کۆچی ئەکرد خێڵی خەوی شەو چەند بەنازەوە هەڵ ئەسای لە خەو گڕت بەر ئەدا لە تەنووری قوڕ نانی ڕوومەت سوور پەپکەی گۆناخڕ لادێ بەبوونی تەنوور و نانت مەست ئەبوون هەموو دەر و جیرانت مەڕت ئەدۆشی پەچات ئەماڵی تۆ بێ ئاگا بووی لەبەر سەرقاڵی کوڕگەل بە تەمای تەماشایەکت ڕوحیان ئەبەخشی بۆ نیگایەکت کاتێ بەلەنجە ئەچووی بۆکانی دەنگی ئەداوە خەتمی قوربانی کە دەستت ئەکرد بەکانی و ئاوا ئەتبرژانە سەر ئەو دەم و چاوە ئەتت شەونمە بەسەر گوڵەوە کسپەی ئەخستە بەندی دڵەوە زەنگوڵەی ئاوی سەرمەست و بزێ و ئەکەوتە خوارێ لەسەر کوڵمەی سێو بیرتە ئازیز گیان ئەکەوتە بەرپێت بیرتە ئازیز گیان ئەکەوتە بەرپێت بە گریانەوە ئەپاڕاوە لێت ئەوی دووبارە بمبوژێنەوە بەسەر گۆنادا بمپڕژێنەوە هەرچی ئەبینیت ئەویندارت بوو هەتا سروشتیش گرفتارت بوو لێو قەیتانی سوور بە بێ سوورا بوو پرچت بێشانە خەیاتەی خاو بوو بەو دەمودانە ئەڵماسەتەوە لادێ تاسا بوو بە تاسەتەوە بازی بینایی بێ سوورمە و ڕشتن هەر لە پارێز بوو بۆ عاشق کوشتن ئێستا ئەبینم شێوەت شێواوە نەرمی و ناسکی ئەو سات نەماوە بەدەستی زەبری زەمانە مانووی دیارە هەوای شار شێوەی شێوانووی بچۆرەوە دێ ئاوەدان بکە
ئەوەندەی ترە سروش جوان بکە باوەکو جاران ماڵت لە دەشت بێ تۆ هەر حۆری بی و لادێش بەهشت. دەست خۆش مامۆستاڕەوە دەست خۆش کاکەم. زۆر سپاس. من هەر لە بیدایەت کە جلب کوردیە جوانەکەت و ئەو پشتێنە گوڵگوڵیە زانیم شەید ناسی دەنووس. زۆر سپاس. من هەرەوە مامۆستا لەسەر زمان و فەرهەنگ زۆر جاران باز لە باشووری کوردستان باز لە شێواوی زمانەکرێ تێکەڵاوی زمان یان ڕێنووسی خراپ یان ئێستا گەمە قەتعی دوکانەکان ببینین هەمووی کوردی نییە ڕێنووسەکەی عەرەبیە ینی ئەو لە کەرکووک زۆر ئەوەیە لە کەرکووک زۆر جاران لەسەر ئەم شعرەت کە با بڵێن شکۆی لادێ و پاچی لادێ و ئەوانە باسەکەی زۆر جاران کە دەڵێن زمانی کوردی بۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پاشی ماوەتەوە زۆر بمان هۆکارەکە دەژێرنەوە لەومانەوەی گوند لە بروی گوند هەمیشە زمان بە پاراوی دێڵێتەوە کە شارەکان دەبنە مجەمەعی گەورە مجەمەعی زۆرە ملەی گەورە کە لادێکانی ئێمە هەمووی دەڕوخێن و وێرانەکرێن و هەمومان لە شارێکدا کۆ دەبینەوە کە پێی دەڵێن هەولێر دۆک سلێمانی ئیترە هەموو شێوەزارە تێکەڵاو دەبێ و کەسی خۆی ناپارێزێ نەمانی لادێ لای ئێمە هەروەکو لایەنگیری بۆ تێکستەکەی جەنابەت بووە مای ئەوەی کە ئێمە زمانیشمان تێک بشێوێ ئەو زمانە پاراوەی کە لە ڕۆژهەڵات ماوە زۆر جاران زمانی گوندەکانە کە وەکو کارگەی پاراستن و کارگەی پاراوکردنی زمان بەکاردێ بە تایبەتی بۆ ئێمە کە لە مێژووی ئێمە زمان ناسە باشەکانمان خەڵکی مەهاباتن یانی خەڵکی ئەو دیون حەسەن قزڵجی هێمن مکریانی هەژار مکریانی عەبدوڕەحمان زەبیحی عەدادین سەجادی شکور مستەفا یعنی زۆربەی هەرە زۆری تربیەتی لادیەکانی ڕۆژهەڵاتن ینی پێم خۆشە ئێستا لە منتیقەی جەباری ئەم زمانە پاراوە ماوە لەبەرەوەی کە ئێمە باز لە گەرمیان و گەرمەسێرەکەین ئاگداری ئەو هەموو هێرشە ناڕەواین لەسەر ینی هێرشە ناڕەواین لەسەر ئەو ژیانە جوانەی لەوێ هەیە ڕاستە من بۆ خۆمیش کەسێکی کۆمەڵایەتی مامۆستا ینی زۆر ئەوەی حەزم بە هاوڕێتی بە تەمەنەکان هەیە بۆ ئەوی شتیان لێ فێر بم من هەر نەبێ و شەیەک فێر بم ڕاستە چکە لەلای ئەوانە و زمانە ماوە زمانی خۆیان نەگۆڕەوە شعرێکمێ بە شێوەزاری گەرمیانی ئەمە حەزمان لێ شعرێکشاوە ئەوە ئەگەر لاد بێ لە خزمەتا بم ئینشاڵڵا ئەیخوێنمەوە ینی ئەوەی هاوڕێتی ئەوانەکەم ئەوەنە هاوڕێتی گەنج ناکەم جگەلەوەی کە هەندێک گەنج شعرە نووسن و دێنەڵێن بە مامۆستای من بە مامۆستا خۆیان ئەزانن من هەر ئێستاش خۆم بە تەلەبی ئەم قوتابخانەی ئەزانم شتێک لەوان شارەزاترم بەهۆی ئەزمونونەکەمەوە من شت لەوان ینی بڕوا بکە بە تەمەن هەبووە چیرۆکی خۆی بۆم گێڕاوەتەوە دەیان جار کوڕەکەی ینی بۆ وام گوێگرتووە بۆ یەکەم جارە گوێم لێوێ کوڕەکەی ئەیوت باشە کاکمتێ تۆ ئەمە دەجار گوێ دێ من خۆم بێزارم نا ئەم پیاوە نامۆیە لە ناو ئێمەیە ئەمە حەز ئەکای گوێ لێ بگری با خۆی خاڵی کاتەوە هەم ئیسپادەشم لێکردن دڵخۆشیێکشی مەلایەوە ئێستا من بۆ دڵخۆشم کە مەسلەن دائیمەن شێوەزارە دوورە دەستەکان لە سەنتەری شارەکان دائیمەن پەراوێز خراون و زوڵمیان لێکراوە یعنی ئێستا ناوەندی سلێمانی ناوەندی هەولێر ناوەندی دهۆک سەیری کرد دەوروبەری دەیان شێوەزاری زیندوو دێو دەچن بەڵام بە 10 ساڵ سلێمانی لێ ناگەڕێ کەلیمەیەک گوشەیەک دەستەواژەیەشی گرمیان بێ هەولێر لە ناگەڕێ دەستەواژی باڵەکایەتی بێ ناوەندی شارەکان هەمیشە بەرامبەر بەو دەستەواژە پاک و پاراوانەی لە دەوروبەریانن یعنی ئێستا مەسلەی سنتەری شارەکان ئەو زمانەی پێدەنووسێ ئەو زمانەی میدیای پێ بەکاردێ ئەو زمانی ڕۆژنامەی پێ ئەو زمانی گوتاری پێدەنووسێ مەسەلەن بە دەگمەن دەبینی مەسەلەن سیاسێکی سلێمانی سوود لەم با بڵێن فەرهەنگە دەوڵەمەندەی دەوروبەری وەرگێ سیاسێکی هەولێر سوود لەو هەموو شێوەزارە دەوڵەمەندەی دەوروبەرێتی تەنانە نەک سیاسەکە ئەدیبەکەش یعنی شاری سلێمانی نبینیەوە سوود لەو شێوەزارە زیندوانەی دەوروبەری خۆی بەداخۆ خۆزگاوەری بگردایە شتەکە جوانتر ئەبووی ڕەنگەوان پێیان وا بێ
ئەمەی ئەم شێوە زارێکی قسەی پێکەن ئەمە جوانترە و شارسانێت بەداخۆ یعنیش هەندێک هەر لە دێر زەمان شەوە معلومی جەنابتە شارچێتی زۆر زمانی کوردی پاشخست بەداخۆ تەنانەت لێ نەگەڕامە زمانێکی گورت و شمانە بێت بڵێ یعنی تۆ سێرەکەی زمانی شارێ بەشی ئەدەب ناکە بەڕاستی یعنی ئەبێ بخوازی لە ئەو شارەکە لە لادیەکان لە ئەم شێوە بڵێ ئێستا مەسەن نووسەرێکی سۆرانی گوناحی چییە بادینەکان نایخوێندنەوە بادینیە گوناحی چییە گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی تێی ناگەن ئەگەر ئەمە زمانێکی یەک گورتوو هەبێ دەتوانین ئەم تەزاوزی هەموو ئیسفادەمان دەمەوێت تێکستێکمان بە گەرمیانی بە چاوان لە خزمەتە بۆ کەنیشتێکی گەرمیانی هەر خەنینێ زامی دڵکا بێژن بێدەرمانیە ئەو خەنینە هەر خەنینی کەنیشتی گەرمیانیە دوو دڵ بیم وە هەڵە داوان نەختە نەختە چوومە پێش بەرە بەرە جوانی دەرکەفت زامی دڵ پڕبوو لە ئێش چوومە بەرەوە پێی موت من دڵم هاپێتەوە دەست بخە دەستم بەزەیت نەختێ پێما بێتەوە هەرچەنێ بچی وە گژما خۆشە گفت و لفتەکەت ئێژی خەنجەری دەبانە زامی برۆ جفتەکەت فرە خەفەتت داوە پێم جمانت پێم فەرمووە ناژنەوی ناڵم وە دووریت مووی سەر و ڕیش چەرمووە وا سوزانمت ڕیشەی تەمەن هەڵکە نریا لە بنا لاشەم چەشنی خۆڵەکەوەی بەڕە شەبایە کنا ئایامێکەوە بێمەیلیت شین و ناڵم پێ ئەەکەی لام ئایانە لەم سەوە دوایش هەروە گاڵم پێ ئەەکەی ڕۆژی سەد کڕەت دەرم کەی چاوەکەم هەر تێمەوە دەرکردنم فایدەی نییە بۆ لات ئەگەڕێمەوە دەست خۆش مامۆستاجیان ئەو زمانە جوانەی گەرمیان من چیکۆ بە لە گرمیان زۆر ئیشم کردوەوەوانە ینی زمانێکە تامێکی تایبەتی هەیە من هەمجارێ بە ڕەفیقە هەولێریەکانم دەڵێم یەکێک لە سوودەکانی ئەوی کە من لە سلێمانی چاو ینی گەورە بووم و چاوم هەڵێنا ئەوە بوو کە من ئێستا تام لە شێوەزاری هەورامی یەکەم تام لە گەرمیانی یەکەم ینی ئێستا هەندێک وشەی تایە دەستەواژەی تایە مەسەن چەرموو مەسەن زۆر بە دەگمان مەسەن ینی ئەو هینانە بۆ من زۆر تابی تایبەتی هەیە بەڕاستی بە چێژە من زۆر چێژی لێبینم کاتی خۆی پێش ئەنفال دێ ئێمە بەو شێوە قسەمانە کرد هەر بەو شێو ئێژم و بەم شێوەیە قسەمانە کرد ئیتر هاتی نەشار تۆ خۆتەزانی ئیتر بەو شێوە قسەت کردای نوکتەیەکێڵێ مامۆسایەک بە تەلەبەکەی ئێژم و ئەوانە قسەیە کرد لێی تووڕە بووتی ئیتر نەڵێ ئێژم وتی ئەی بێژم چی کتێبت نییە کاکەم بەڵێ چوار کتێبم چاپە بڵێ هەر شعر دانیکان هەمانە کۆتا دیوانمە من خۆم عەرەبی باش نازانم لە فیستیڤاڵێک لە کەرکووک بانگێش کرابووم شاعرێکی برایانی عەرەبیش لێوە بوو زۆر کوردیەکی پاکی هێزانی زۆر شارەزای ئەدەبی کوردیش بوو ئیتر باسی ئەوەی کرد چۆن شعری کوردی لە چی ئاسیەکایە ئەوانە کۆمەڵێ شعری شاعیرە گەورەکانم بۆی هێنایە و لە ئاخیراوتی ئێمە ئەبوزیەمانەیە سێنی وەدێر قافیە یەکە و یەک وشەیە ژیناسە هەر یەکی واتای خۆی هەیە لە ئاخرا ئەمنی وەدێڕە عەلەیە بیدەیە بەم شێوە قوفڵیەکاتەوە وتی ئێوە لەم چەشنەتانەیە وتم زانیم نیمانە وتم ڕەنگە هەبێ من ئاگدار نەبم وتی هەچ کات هەبوو لە هەر یەکتر بینێنێکی هەیە وەرە پێم پیشاند ئیتر چوومەوتم بۆ من لە منە نووسم یەک دیوانم لەو چەشنە نووسی یعنی یەک لەو ئەڵەیە ئەوەی من پێنجنی وەدێڕ ئەگەر جەستەم بەجارێک کەلوپەل بێ خوێنی جەستەم پڕ بە پڕ کەلوپەل بێ کەل لەو پەلم هەر یەک لە کەلوپەل بێ چۆکدا نادەم دوای ئامانجم ئەکەوم بێ ئامانج بم دوای ئامانجم ئەکەوم هەمووی جیلاس
یەک دیوان ناومنا هەمانە کە لە یەکتر بینێنێک کیا دوای 4 ساڵ یەکترمیان بینێ و لە دوورەوە بانیکرا هاتانە وتم بەڵێ هەمانە دیوانمانێ ئیتر ناومنا هەمانە ئیترکە خوێنم وتی وەڵی ئەمە کاری خۆتە پێم یعنی لەسەر قسەی نووسرا عەرەبەکە نا هەمانە ناومنا هەمانە دەی ئێمە دڵخۆشین بەبارەت یاخۆ بەخێر بی گەورەت کردینە ئەمڕۆ کاکە بوتیا دڵخۆشین بە بیستنیەوە شعرە جوانە بەو شێوەزارە جوانە ڕێزسلااومان بۆ جەنابێت بۆ هەموو جەباریەکان بۆ هەموو گەرمە سێریەکان ئێمە بە شعرێکی جەنابت و بە گۆرانێکی کاکە کاروان دێنە کۆتایی ئازیزانم خۆشەویستانم بینەرانی دیمەن تیڤ بە شعرێکی کاکە متیعجەباری و گۆرانێکی هاوڕێ و ئازیزم هونەرمەند کاکە کاروانینەی دێنە کۆتایی ئەم ئەڵلقەیەش تا بێگەیشتنەوەیشتر لە بەرنامەی مۆمی بەرهەتاو هەر شاد بن سفراز بن پێدەی بەیان تەیری دڵ داڵدەی نەماوە دێتەوێ داڵدەی بدە تەیری دڵ داڵدەی نەماوە دێتەوێ داڵدەی بدە کۆترێکی لانەوازە بۆ شەوێ داڵدەی بدە دارە لاستیکی زەمانە ڕەجمی تانەی کردووە لێرە کەس نازی نەدایە تۆ لەوێ داڵدەی بدە چەند تەقالای کرد لە جەوری داوی دەوری خاڵەکەت بۆ ڕزای خوا بۆ ستارەی سەرخەوێ داڵدەی بدە هێندە وابەستەی ئەوین و خۆشەویستی تۆ بووە مەرحەمەت کە خوا قەزاکەت لێم کەوێ داڵدەی بدە دەم بە ڕۆژووی عیشقی تۆیە و چاو لە ئاسۆی مەیلەکەت دەم بە ڕۆژووی عیشقی تۆیە و چاو لە ئاسۆی مەیلەکەت مانگی میهرت با بە سۆزێ دەرکەوێ داڵدەی بدە شەو هەتا ڕۆژ ئاخوداخی باخی سینەی تۆیەتی با بە کازیوەی بەیانت بسرەوێ داڵدەی بدە حاڵی زاری دڵ پەشێوە گیان لە تەن نایێتە دەر تەڵقەکەی ڕحمت بەهاوە پڕتەوێ داڵدەی بدە هەتا تۆمووی هەموو کەس ئاشنا بوو هەتا تۆمووی
هەموو کەس ئاشنا بوو کەچی ئێسێن خۆم چۆکم نەچۆکم کەچی ئێسێن خۆم چۆکم نەچۆکم غمزدای خود نشانه تیری مشگان مکان عاشقی عزیزم تیر بران مکان دادی کسی کی ابام نخواهد تسرشاید کسی کی ابام نخواهد تسرشاید اگر روشت روشنی هوا کرد اگر روشت روشنی هوا کرد بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە